ئەگەر لە پۆلەکەمدا منداڵێکی ئۆتیزم هەبێت هەوڵ دەدەم هاوکاری بکەم. منداڵە ئۆتیزمەکەم فیر زۆر شتی کردم، هەمیشە شانازی پێوە دەکەم. کەسانی ئۆتیزم بەهرەدارن، کار لەسەر بەهرەکانیان بکەن. هاوڕێ ئۆتیزمەکەمان وەک ئێمە مافی خوێندنی هەیە. مامەڵەی دروست لەگەڵ نەخۆشانی شەبەنگی ئۆتیزم ئارامی پێدەبەخشێت و دۆخی بەرەو باشتر دەبا. ئەگەر کەسێکی ئۆتیزم بە شێوەیەکی جیاواز هەڵسو کەوتی کرد، پێویستە ئێمە لەگەڵیا ئارام و لەسەر خۆبی. نەک تەنها لە دوور چوار، بەڵکو لە هەموو ڕۆژانی ساڵتا ئۆتیزممان دەبیرە و کاری بۆ دەکەین. لە هەر کوێیەک بم، لە هەر پلۆپۆستێکا بم، خزمەتی مناڵی ئۆتیزم و خوانپێداویستی تایبەت دەکەم. منداڵانی ئۆتیزم و خێزانەکانیان پێویستیان بە سۆز و بەزەیی نییە. ئەوان پێویستیان بە خۆشەویستی و ڕێزە.